والصلاة والسلام الأتمان الأطهران الطيبان الزاكيان على سيدنا وحبيبنا وقرة عيوننا رسول الله، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا عبده ورسوله. ورضي الله تعالى عن الآل والصحب الكرام. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله تعالى وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلائق أجمعين إلى يوم الدين. أما بعد، میوانانی ماڵی خوای گەورە لەناو مانگی شەعبانین، بەرەو نیوەی شەعبانە ڕۆین و بەرەو مانگی ڕەمەزان. یا ربی خودایە ڕەحم بە حاڵمان بکەی، لە گوناهەکانمان خۆش ببیت، لە گوناهی دایک و باوکمان خۆش ببیت. یا ربی خودایە شفای نەخۆشەکانمان بنێری. یا ربی خودایە ئەوەی نەخۆشە شفای خێری بۆ بنێریت، ئەوەی قەرزارە بۆی ئاسانکەی یا رب العالمین. یا ربی خودایە ئەوەی کێشەی هەیە خوایە بۆی چارەسەرکەی، ئەوەی ذوریەتی نییە یا رب العالمین ذوریەتی صالحی بدەیتێ. ئامین اللهم ئامین. خۆشەویستان بۆ خوا مسلمانان، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێ: إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم. ليلة مباركة، شەوێکی مبارك، خوای پەروەردگار بەخشش و عەتا و خەڵاتی تێداناوە. ئەو شەوە مفەسیرەکان ئەڵێن شەوی نصفی شەعبانە، نیوەی مانگی شەعبانە. فيها يفرق كل أمر حكيم، چونکە لە مانگی شەعبان ئەعمال بەرزەوا بێتە لای رب العزة. لە نیوەی شەعبانیش يطلع الله تعالى على جميع خلقه. خوای تبارك وتعالى سێری بەندەکانەکە، سێری عەبدەکانەکە لە شەوی نیوەی شەعبان. يطلع واتە يطلع على قلوب العباد، سێری دڵەکانەکە، سێری ناخەکانەکە، سێری وجدان و زەمیری ئینسانەکانەکە. يطلع الله عليك، خوای پەروەردگار سێرمانەکە، ئەبێ ئەم دڵە پاکەوەکەین. رسول الله دەفەرمێ صلى الله عليه وسلم: إذا دخل شهر شعبان فأحسنوا نيتكم فيه وطهروا أنفسكم. کەمانگی شەعبان هات، نیەتتان باشکەن، خۆتان پاک و خاوێنکەن، واتە دڵەکانتان سەقڵکەن، ماڵەکان بۆیاغەکەین، ماڵەکان سەقفسانەوی بۆ دائەنەین، مەنزەری ماڵەکان جوانەکەین. بەڵام خوای گەورە لە شەعبان ئەمەی لێتەوێ، ئەم دڵەی لێتەوێ، حقدی تیا نەبێ، غلی تیا نەبێ، بوغضی تیا نەبێ، حەسادەت مەبە بە کەس. چونکە خوای گەورە لە شەوی نیوەی شەعبان کە سێرتی کرد، دڵت پاکە و عەمەلت چاکە، یەغفر لەک، خوا لێت خۆشە بێ، خوا لێت خۆشە بێ. لە عەرەفەیە پێغەمبەر فەرمێ عەلەیهی الصەلاة وەسەلام: نەظڕەیەکە، سێرکردنێکە بۆ ئەو کەسانەی لە کێوی عەرەفەن، بەڵام لە شەعبانە، لە نیوەی شەعبان لەو شەوەیە خوای تەبارەک و تەعالا بە چاوی ڕەحمەت و بەزەیی سێری بەندەکانێکە، سێری عەبدەکانەکە. پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ: إن الله تعالى يطلع على عباده في ليلة النصف من شعبان فيغفر لجميع خلقه إلا مشرك أو مشاح. أو كسيك شريك بو أخوة بياك، أو كسيك واقصناك بغزي هي رقي هي چيني هي، أو كسيك لقل بران بركيا باشنيا. خواي قورة فرمي أوانا ليان قرين تا خويان باشا بن، أو جا بتشاوي رحمة سيريانكم، أو جا عفويانكم. إمامي علي رضا ورحمتي خواي قوري لي بي لشوي نيوي شعبان أهات در وسيري آسماني أكر ينظر إلى السماء. أيان وديا علي بواكي دي فرمو أم شوية رحمة دا أبزي، أم شوية خواي تبارك وتعالى سيري عبدكانك، أم شوية بي ألين ليلة العتق من النار،
ئازادە بی لە دۆزەخ، ئازادە بی لە ئاگر. كان داود ينظر إلى السماء في ليلة النصف من شعبان يقول يا أرحم الراحمين انظر إلي نظرة الرحمة. خواي پروردگار بە چاوی ڕەحمەت سێنم کەی. داود وایەوت. علي بن أبي طالب دەفەرمێ إذا دخل النصف من شعبان قوموا ليلها وصوموا نهارها. بەڕۆژوو بن ڕۆژەکەی، شەوەکەشی ئیحیایکەنەوە بە ذیکر، بە طاعەت، بە قورئان خوێندن، بە مدارەسەی قورئان. لە مەغریبەوە حتاکو تطلع الفجر، حتاکو بەیانی دێ، خوای تەبارەک و تەعالا دەڵێ هل من مستغفر فأغفر له هل من سائل فأعطيه هل من مسترزق فأرزقه هل من مبتلى فأعافيه حتى تطلع الفجر. خوای تەبارەک و تەعالا دەڵێ چێ هەیە داوا بکا لێی خۆش بم، چێ هەیە نەخۆشە شفای بۆ بنێرم، چێ هەیە حتاکو عەبدەکان داوا بکەن لە خوای تەبارەک و تەعالا. مەڵێ چەند ساڵە دوعاکەم خوای گەورە ئیستیجابەی داوام ناکە، خوای ئیستیجابەیەکە. پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک شت هەیە لە دنیا خوا جێبەجێیەکە، بۆ قیامەت دوعاکەتی هەڵگردووە، ئەڵێ هەی عەبد فڵانە ڕۆژ دوعات کرد بەڵام جوابتم نەدایەوە، ئەمڕۆ ثەوابەکەیتە دەمێ، ئەمڕۆ پاداشتەکەیتە دەمێ. ئەڵێ یا رەب العالەمین حەزمە کرد یەک دوعام قبوڵ نەبوایە لە دنیا. ئەمە ناژر و پاداش تێدا تێ خوای پەروەردگار. شەوانی دوعایە، شەوانی نزایە، شەوانی پاڕانەوەی لە خوای تەبارەک و تەعالا. مسلمانان، پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە شەوی نصف شەعبانە فرمێسک بە چاوی مبارەکی هاتۆتە خوارەوە. دایکی ئیمانداران عائیشە لی چووە پێشەوە، فەرمووی یا ڕەسوول الله لەم شەوەیە بۆ وا ئەگریەی، بۆ فرمێسک بە چاوت دێتە خوارەوە؟ فەرمووی عائیشە چیت لێ بشارمەوە، ئەم شەوە نیوەی شەعبانە، خوای گەورە سێری عەبدەکانێکە، ئەبێ پەروەردگار بە چ چاوێکەوە سێری محەممەد بکە. محەممەد بە محەممەدی خۆی عەلەیهی سەڵات وەسەلام. یا عائیشە ئەم فرمێسکانە دێتە خوارەوە بۆ ئەوەی ڕەب العالەمین ڕەحمم پێ بکە، بۆ ئەوەی خوای گەورە کە فیها یفرق كل ئەمر حەکیم لە کاتی نووسینی ئەعمالەکانم خوای گەورە بە باش بۆم بنووسێت. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لەو کەسە خوای گەورە خۆش نابێ بۆ دایک و باوکی خراپە. عاق لوالیدەی، عاق ئەزانی عاق چییە؟ ئەگەر بە قسەیە ناخۆشش بێ بەرامبەر دایک و باوکت قسەیە تاڵ بکەیت، ئاگات لێیان نەبێ. پیغمبر فرمی صلی الله علیه وسلم إن ملك الموت جاء ليقبض روح عبد فجاء بره بوالديه فرد عنه ملك الموت. کەسێک لە لەوح المەحفوظ لە شەوی شەعبان وا نووسراوە بمرێت، وەفاتکە، بەڵام بۆ دایک و باوکی چاکە خوای گەورە یەمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب، لەبەرەوەی بۆ دایک و باوکی باشە تەمەنی درێژەکات، تەمەنی درێژەکە. کاتی ئەوەیە باش بین مسلمانان، بەسە حەقت، بەسە چینە، بەسە بغوز. خوای تەبارەک و تەعالا چۆن بە چاوی ڕەحمەت سێرمان کە ڕەحم بە یەکتری نەکەی، چۆن بە چاوی ڕەحمەت سێرمان کە حەزمان بە خێری یەکتری نەبێ، چۆن بە چاوی ڕەحمەت سێرمان کە 10 ساڵە لە دەرگای جیرانەکەم نەداوە بچم بۆ لای، چۆن بە چاوی ڕەحمەت سێرمان کە بۆ ماڵ و مناڵی خۆم سەیارە پڕەکەم ئاگام لە کەس نییە، جیرفانی خۆم پڕە و ئاگام لە فەقیر نییە. چۆن خوا بە چاوی ڕەحمەت سێرمانەکە؟ هل من مسترحم فأرحمه، کاتێ تۆ ڕەحمت کرد بە خەڵقی خوا، خوای گەورەش ڕەحمت پێ ئەکا، خوای گەورەش بە چاوی ڕەحمەت سێرتەکە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە ئەفەرمێ مشاحین ئەو کەسەیە کە ڕق لە دڵێتی، کە حەزی بە خێری کەس نییە. هاتە ناو سەحابە دەیفەرموو وەڵڵاهی هەمووتانم خۆشەوێ، ڕقم لە کەستان نابێتەوە، ئەوەشتان پێ ڕائەگەێنم ئومەتەکەم خۆشەوێ و سەلامی منیش بە ئومەتەکەم بگەێنن. سەیسەی لەم دڵی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. نیوەی شەعبان تەحویلی قیبلەیە، نیوەی شەعبان ئاەتی سەڵەوات دابەزی وئین الله ومەلائیکەتەهو یوصەللون عەلە النەبی. ئەزانی کام سەڵەوات؟ تەسبیحەکەت بگرە دەستت ناولەپت با تەسبیحاتەکە و سەڵەواتەکەت بۆ دیداری محەممەد بێ لە شەوی شەعبانە.
کابرایەکی پیاوچاک لەگەڵ باوکیە وەکو ئێستاکە تەیارە و سەیارە نەبووە بچن بۆ سەفەری حەج لە ڕێگا کە دەڕۆن باوکی ماندوو شەکەتە بێ نەخۆشەکە بێ باوکی وەفاتەکە لە ڕێگا کە وەفاتی کرد لە ڕێگا دەموچاوی باوکی ڕەش هەڵگەڕا کە قیطع الليل المظلم وەکو شەوە زەنگ وایە فەرمووی یا رب العالمین بۆ ماڵی تۆ هاتووم باوکم لەگەڵ مایە بەم حاڵەتە خەڵک بیبینێ بێ چی بڵێ یا رب دەموچاوی بۆ وا ڕەش هەڵگەڕاوە لەبەر حەزینی و لەبەر دڵتەنجی خۆی لە پاڵ باوکی خەوی لێ ئەکەوێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دێتە لای هەیە لێرەوە ئەچێ بۆ لای پێغەمبەر زیارەتی کە هەیە پێغەمبەر خۆی دێ زیارەتێکا لە خەوە صلى الله عليه وسلم فرموي أنا رسول الله محمد حبيبك في الدنيا وشفيعك عند الله لما أنت حزين بوها غنباري وتي يا رسول الله لبر باوكم غنبارم دمو تشاوي رش هالقراوة پیغمبر عليه الصلاة والسلام فرموي دزانم بويا هاتم بولاد إن أباك كان يكثر من الصلاة عليه فشفعت له عند الله تعالى شفعت له عند الله پیغمبر آگادار بو کسانی صلوات دن لدیداری فرموی شفاعتم بوی کلای پروردگار وضع يده الشريف على وجهه فإذا كانت مظلمة نحى يده عنه كان كقطع القمر في ليلة البدر متشاوي دروشيته وبو لأنه يكثر الصلاة على الحبيب وبالصلاة على الحبيب خاطرك تطيب خواهی گەورە بە چاوی ڕەحمەت سێرتەکە مسلمانان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە ئەیکەیتە شەفیع ئەیکەیتە وەسیلە بۆ خوای تەبارەک و تەعالا خوای گەورە دوعای ڕەت ناکاتەوە وەجاهەتی هەیە گەورەیە لای پەروەردگار بۆیە لە نیوەی شەعبان ئایەتی سەڵەوات دابەزیوە لە سوورەتی ئەحزاب هەموو مشریکەکان و منافق و بێباوڕەکان گەماڕۆی پێغەمبەریان دابوو عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە ئایەتی سەڵەواتی لە ئەحزاب داگرت واتە یا موحەممەد هەر غەمێک هەر هەمێک هەر ناخۆشیەک بێ ئینفیراج و ئینشیراح ئەکرێ بە سەڵەوات لە دیداری تۆ صلى الله عليه وسلم جا داواکارم مسلمانان ئەم نیوەی شەعبانە بکەینە محەطەیەک بۆ ئەوەی خوای تەبارەک و تەعالا لێمان خۆش بێ خوا بە چاوی ڕەحمەت سێرمان بکە یا ڕەبی خودایە لەو شەوەیە داوات لێ ئەکەین لێمان خۆش ببیت داوات لێ ئەکەین گوناهەکانمان بسڕیتەوە داوات لێ ئەکەین عەفومان بکە یا رب العالمین ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبعد خۆشەویستان بۆ خوا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام لە شەوێکە لە ماڵی دایکە عایشە بوو بە شەوی درەنگ دەرچووە دەرەوە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ کەوتە دوای پێغەمبەری خوا فەرمووی ئەبێ لەم شەوەیە بۆ چۆ بڕوە پێغەمبەری خوا هاتە قەبرستانی بەقیع دەستی بەرزەوە کرد و سێری ئاسمانی کرد و دوعای خەیری کرد عائشة فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم بمش ودرنگ بو درشوي هاتي تبقيع فرمي شويني وي شعبانا خواي تبارك وتعالى لخلق كاني خوش به هات ما قبرساني بقيع داوي دعاي خير مكرت خواي تبارك وتعالى لقناهي مردوكان خوش بيت ولا أمتكم خوش بيت وشويني وي شعبانا پیغمبر إخوة حتى للروايات دي كافر من بسجود أي بردسر شوكي بسجود للرواية كافر من خواي تبارك وتعالى لو كسخوش نابي مدمني خمرة واتا بيتو ببكى بقريتوا أحمد بدر الدين الله كاتيك تمنم هجد صالبو تازات جبو عمامم كردبو درچو مدروا لدواي عشاء درس من طواو بوبو كابرايكم بيني برو بير مهات بلام ام لاولايا كر لي ترسام ديار بو ام كابرايا هوشي لاي خوينيا خواردێتەوە ئەڵێ هاتە پێشەوە لێی ترسام چاوەکانی ئەبڵق بووە بەڵام کە پێمی وت یەبنی یا شێخ ئەحمەد ئەو وەختە دڵم تۆزێ سوکنایی پێ هات کە ئەم ناسەی هیچم لێ ناکە فەرمووی پێمی وت یەبنی ئودعوا الله تعالى أن يغفر لي وأن يتوب علي کوڕەکەم داوا بکە لە خوا خوای گەورە بە چاوی ڕەحمەت سێرم کە خوای گەورە تەوبەم لێ قەبوڵ کە
منیش پێی وت تۆ خۆت داوای لێ بکە، خۆت داوا لە خوا بکە. فەرمووی فەمی نەجس ئەستەحی منه ئەن ئەطلب منه، دەمم پیسە ناتوانم داوای لێ بکەم. ئەڵێ دەستی کردە گریان و منیش کردمە باوش، ئەویش لە ئامێزمی گرت بە گریانەوە، ئەو بە ذل و ئینکیسار بۆ خوای تەبارەک و تەعالا ئەواتێ خوا لێی خۆش بێ. دوای ئەوە فەرمووی ئیستیحمامێک و خۆی شوشت و تەوبەی کرد. بردم لەگەڵ خۆم بۆ نوێش، لە نوێژی بەیانی ئەڵێ وەڵڵاهی ئەو ئینسانە ئەوەنە خەجاڵەت بوو، ئەوەنە شەرمەزار بوو، 30 دانە ساڵە ئەی خواردەوە، 30 ساڵ. وتی مەوعدمان وابوو ڕۆژی جومعە بێ لە مزگەوت نوێشکە. نوێژی جومعەمان کرد، دوای نوێژی جومعە هەر نەمان بینی، خێزانەکەی ناردی بە دوام. وتی شێخ ئەحمەد وەرە لەبەر چی بێم؟ وتی پیاوەکەم عەمری خوای کرد، پیاوەکەم وەفاتی کرد، مرد. چۆن مرد؟ وتی نوێژی بەیانی کرد، بەڵام پێش ئەوەی نوێژ بەیانی بکە وتی خێزانەکەم بەرماڵەکەم بۆ بێنە، 2 ڕکعات نوێژەکەم هەفتەیەکە بێ وەعدم داوەتە خوا، قومێک نەچۆتە سەردەمم، هیچم نەخواردۆتەوە، نەبادا بگەڕێمەوە، ئەڵێم یا رەب العالەمین داوات لێ ئەکەم بمگەڕێنەوە بۆ لای خۆت بەو تەوبەیە. وتم هەفتەیەکە تۆبەت کردو، خوا چۆن وەرتەگرێ، خوا چۆن قبول تەکا؟ فەرمووی وەڵڵاهی 2 ڕکات نوێژەکەی کرد و دوایی نوێژی بەیانی کرد. ڕۆژی جومعە بوو، سەری دانابوو لەسەر سەرینەکە، هاتم هەڵی سێنم بڵێم هەستە نوێژی جومعەیە، لە جێگاکەی خۆی وەفاتی کردبوو. سبحان الله، 1 هەفتە. ئین تەصدق الله یصدق، ڕاستکە لەگەڵ خوا، خوای تەبارەک و تەعالا وات بۆ ئەهێنێ. وتی بۆ ئەوەش بانگتانم کردووە، وتی کاتێ مردم بەو بڵێ بە ئەحمەد بەدرەدین بڵێ و بە برادەرەکانم کە لەگەڵ من شاید بن لای خوای تەعالا کە تەوبەم کردووە. سبحان الله. مسلمانان، خوای تەبارەک و تەعالا عەبدەکانی وەرەگرێ، یەک هەنگاوێکە خوا ئەدنووسێ لە عیلین. یا ربی خوایە لەو کەسانە بین کە تەوبەمان قبوڵەکەی، یا ربی خوایە لەو کەسانە بین لە مانگی شەعبانە خێر و چاکە و حەسەنات کەین بە فەقیر و هەژار و نەدارەکان، کە خێرمان کرد تۆش بە چاوی ڕەحمەت و خێر تەمەشامان بکە یا رب العالمین. اللهم اغفر لنا وارحمنا وعافنا واعف عنا وعلى طاعتك عنا.